ئەمڕۆ لەسەر مەزاری شەهیدانم کە ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی ڕۆژێکی تایبەت 21 یانزەی هەموو ساڵێک دەستنیشانکراوە بە ڕۆژی شەهیدانی یەکێتی. بێگومان ئەم ڕۆژە زۆر پڕسەروەریە، زۆر بەهایەکی تایبەت خەبات و تێکۆشانێکی زۆری ڕۆڵە و قارەمانانی شەهیدانی سەربەرزی کوردستان بە تایبەت شەهیدانی یەکێتی بەرز ئەنرخێنین. بۆیە هەر لەم ڕوانگەیشەوە مێژووی پڕسەروەری گەلەکەمان و ڕێبازە پیرۆزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەتە بە خەبات و تێکۆشانی شەهیدانی یەکێتی. هەر لەم ڕوانگەیشەوە کە ئەم ڕۆژە وەکو ڕۆژێکی مێژووی کە ڕۆژی لە سێدارەدانی هەر سێ شەهیدی سەرکردا شیهاب و ئەنوەر و جعفەر کە ئەمە ڕۆژێکی تایبەت ئەبێت. لەم ڕوانگەیشەوە من ئەمڕۆ میوانەکانم لەسەر ئەم سێ کەسایەتیەکە شەهیدانی سەربەرزی یەکێتین قسە و باسی تایبەت ئەکەن و پەیامی خۆیان بۆ ئەم ڕۆژە ئەنێرن کە بێگومان یەکێتی هەمیشە هەوڵی داوە خزمەتی بەرچاو بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بکات و هەوڵ بات زیاتر گوێ لە پەیام و داواکاریەکانیان بگرێت. جا من بۆ ئەوەی زانیاری ورد بە ئێوە بە تەواوی بینەرانی ڕۆژێکی نوێ ببەخشم لەسەر ئەم ڕۆژە مێژوویە ئەچمە لای زۆر بەڕێز کاک جەبار فارس کە بەڕێزیان لێپرساوی بەشی ڕاگەیاندن و ڕووناکبیری مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی لەگەڵمانابن بە شێوازێکی ڕاستەوخۆ. کاک جەبار سڵاو لێبێت و بەیانیت باش بێت. زۆر سپاس. سەرەتا درود بۆ ڕۆحی مامی کۆچکردومان و سەرجەم شەیدانی گەلەکەمان. دیارە لە ساڵنامە و ڕۆژمێری ئێمەدا ڕۆژێک نییە شەهیدێکمان نایابێ خوێنێکمان نەڕشتەی بێ لەسەر ئەم خاکە بۆ بەرگریکردن لە مافەرڕاواکانی خۆمان. لە ڕاستیە لە سەرەتایی شۆشینەدا یەکەم پۆلە شەهیدی کە بەر شاڵاوی دڕندانەی حیزبی بەعسکە و خاڵە شەهاب و جعفەر و ئەنوەر زۆرا بوو کە هەرسێکیان سێ سەرکردایەتی سێ کادری بێری یەکێتی ئەو سەردەبە دەستگیر کران و لە زیندانەکانی حیزبی بەعس لە بەغدا لە سێدارە دران. بەداخەوە ئیتر سەرەتای شۆش و ئەمە بوونە کاروانی پێشەنگی کاروانی شەهیدانی گەلەکەمان. کاک جەبار با پرسیاری ئەوە بکەین 21 یانزەی هەموو ساڵێکە ئەم ڕۆژە لەلایەن کەسوکاری شەهیدان لەلایەن بەڕێستانەوە هەروەکو مەڵبەندی ڕێخستنی سلێمانی و ئەو با بڵێن بەشەکانی تریشکە ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنن بە سازکردنی کۆمەڵێک چالاکی بێت یاخودیانە مەزاری شەهیدان و پەیامی خۆتان لەم ڕۆژەیە ئەخەنە ڕۆ. ئێوە زیاتر لەسەر ئەم ڕۆژە پێم بڵێ ئەم ڕۆژە زیاتر لەو هاتووە کە شەهیدانی هەر سێ شەهیدی سەرکردە خاڵە شەهاب و ئەنوەر و جعفەر زیاتر ئەم ڕۆژە دەستنیشانکرا یاخود پەیامی تری لە پشتەوە بۆ ئەم ڕۆژە. لە ڕاستیەک و ئاماژەم پێکرد ئەمان بوونە پێشەنگی کاروانی شەهیدان و لە هەموو ڕۆژێکمان کە شەهیدێک و قوربانێکمان ناوە بۆ ئەم خاکە وا باشتر بوو وا بە باشزانە ئەمە دیارە سەرکردایەتی یەکێتی بە کۆدەنگی بڕیاری لێدرا کە 21 نۆڤەمبەر کرێ بە ڕۆژی شەهیدی یەکێتی. ئەم ڕۆژەش وا ئەگەیەنێ لای ئێمە ڕۆژی پابەندبوونمانە بە ڕێبازەکەی مامی گەورەمان و وەفاداری بۆ خوێنی شەهیدەکانمان کە ڕۆژێک بە پیرۆز و بەرز ڕابگرین بۆ یادی ڕۆحی پاشە. با یەک پرسیاری تر ئاڕاستی بەڕێزت بکەم وکو ئەوەی کە زانیاری دروستم دەستکەوت لەسەر ئەو بابەتە خودکردنەوەی خەباتی یەکێتی زیاتر لە ڕاگەیەنراوی مەکتەبی سیاسیە ڕنگدانەوەی هەبووە کە زیاتر کار ئەکەن بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان کە ئەمە بێگومان دوجار لەگەڵ دوو میوانەکەی تریشمە ئەو پرسیارە ئاڕاستیان ئەەکەم ئەمە تا چەند هەواڵێکی دڵخۆشکەر ئەبێت کە ئەمان زیاتر لە خزمەت و پێشەنگی کەسوکاری شەهیدان ئەبن. بە دڵنیاییەوانە لە ئەولێویەتی کار و بەرنامەی داهاتووی یەکێتی بە تایبەت بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان دیارە لەسەرسنگ داوەسین و ڕێز لە بەها و نرخی کەسوکاری سەربەرزی شەهیدان بێ کۆتاییە لەلای ئێمە دیارە زۆر هەنگاو نراوەوەک لە پێشوت و وە لە داهاتووشدا بە نیازی ئەوەن کە خزمەتێکی باشتر بەرچاوتر کە بتوانین قەرەبووی کە هیچ بە هیچ شێوەیە خەرەبووی خوێنی ئەو شەهیدانە ناکرێتوانێ بۆ دڵنەوایی ئەوان هەمیشە لە بەرنامەی کار و چاکی باشی خۆیانە ئێمە بەردەوامەبی. زۆر باشە. چ پامێکی ترت ماوە لەسەر ئەم ڕۆژە کاک جەبار بۆ ئێمە و بۆ بینەرانی بخەیتە ڕوو هەم بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدانیش؟ وڵا ئێمە لێرە جارێکی تر بەڵێن دووپا دەکەینەوە هەم بە ڕێبازەکەی مام ئەم وەفادارە بین بۆ خوێنی شەهیدەکانمان دڵنیا بن پێیان نەڵین ئاسوودە بنون ئێوە
ئێوە بەردەوامە بین لەسەر ڕێبازەکەتان و ئەو مافانەی کە لەو پێنا ئەو مافانەی کە ئێوە خۆتان بۆ خەت کرد ئێمە بەردەوامە بین و ڕێبازەکەتان ون ناکەین ڕۆحیان شاد بێ و جارێکی تر ڕێزی سەری ڕێز و نەوازشدانەوی ئەەکەین بۆ سەرجەم شەیدانی گەلەکەمان هەر ڕۆحیان شاد بێت دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ وتەکانت زۆر سپاس زۆر سپاس بۆ کاکجەبار فارس کابڕێزیان لە پرسای بەشی ڕاگەاندن و ڕووناک بیری مەڵبەندیەکی ڕەخسین سلێمانی بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو ئەجا ئێستا چمە لای کەس و کاری سەربەرزی شەیدان خاتونێک لەگەڵمایە میوانە لەم بەشی پرۆگرام لەگەڵما ئەبێت خاتوهێن جەواد کابڕێزیان وکو دایکی شەید بڕوا ئەوانیش چەند پەیامێکی خۆیان بۆ ئێمە بۆ بینەرانەی ڕۆژێکی نوێ خەنە ڕوو خاتوهێن بێتە لای من سلااو لێ بێت و ئەم کاتت باش بێت پەیامی خۆت لەم ڕۆژەیە بۆ تەواوی کەسوکاری شەیدان و تۆژوەک و دایکی شەهید پەیامی خۆت لەم ڕۆژە ئەبخەڕن سڵاو لە بەڕێزت بیانیتان باش بەخێر هاتنی کەناڵی کورسات دەکەم و ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆز و بەرز ئەینرخێنم کە یادی شەهید بوونی خاڵە شەهاب و کاگەنوەر و کاک جعفەر خالیان خۆش بێ و دووپاتیەکەینەوە پەیامەکەمان کەوا ئیتر ئێمە ڕێبازیمان بە هیچ شێوێک بەرنادەین و کە خوێنمان بەخشیوە لە پێناویە هەر لە زووە و لە ئێستەشە و ئێمەش وەکو کەسێکی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامین لە پەروەردەی قوتابیانم و هەر لە پەروەردەی مناڵەکانم کە بەم ڕێبازە تێپەڕین دەستان خۆش بێ وەکو کەس و کاری شەهیدیش ئێمە داواکارین مافەکانی شەهید بەرز بنرخێن بۆیان جێبەجێ بکرێت چونکە ئەوان قوربانیان داوە لە پێناوی ئەم نیشتیمانە بۆ ئەوەی مافی ڕەوای کەسوکاری خۆیان و نیشتیمانەکەیان بەرز بنرخێندرێ و چیشیان پێیزێ بۆیان جێبەجێ بکرێت زۆر سپاس بۆ تۆ خەتوهێند تا چەند لەگەڵ ئەو ڕاگەیاندراوی مەکتەبی سیاسیەی کە باز لەوە کات خەباتی تێکۆشانەی یەکێتی کە هەوڵ زیاتر مافەڕەواکانی کەسوکاری شەهیدان کاریان بۆ بکات کاری جدیان بۆ بکات زیاتر چ ڕۆڵ و مافێکیان هەبوو یاخود تا چەندە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەم داواکاریەکان و سەروەریەکانی کەسوکاری شەهیدانەوەیە تا چەند دڵخۆشکەرن بۆ ئەم پەیامە جوانەی مەکتەب سیاسی دەستەکانە خۆش بێ بەڕاستی ئێمە هەروەها ینی دڵنیان لەوەی کە مەکتەب سیاسی کار دەکا بۆ مافەڕەواکانی کەسوکاری سەربەرزی شەهیدان و دەستخۆشیان لێ ئەەکەین و پێویستە زیاتر چەخ بخەنە سەری و بە زووترین کات ئەو مافانە جێبەجێ بکرێ بە تایبەتی ئێستا شەهیدانی شەڕیدا ئەشتا ئێستا مافی ڕەوایان بۆ جێبەجێ نەکراوە بە تایبەتی لە ئەو بەشە زەویانە کەدا بەش کراوە ئەمری وەزاریان نییە و بە نووسراوێکی ڕسمی داوامان کردووە کە بۆیان جێبەجێ بکرێ و ئینشاء الله بە زووترین کاتیش جێبەجێ ئەکرێت ئێمە دڵنەوایندەوە کە کەسوکاری سەربەرزی شەیدان پشتگوێ ناخرێ بەڵام کاتی ئەوێت و سەبڕێکی ئەوێ لەگەڵ ئەوەیە ئەستان خۆش بێ زۆر سپاس خەتوهێنتە پێم خۆشە لە زاری خۆتەوە یادەوەریەک بیرەوەریەکی جوانی با بڵێن کوڕەکەی خۆت لە زاری خۆتۆ زیاتر ئەگەر لە ذهن و خەیاڵی خۆتاما بێت زیاتر بۆمان ڕوونکەیتەوە چی یادەوەریەکی لە دوای خۆی بەجێهێشتووە کە هەمیشە وەکو مێژوێکی پرشنگدار وەکو ئەوەی کە ڕۆژانێکی داهاتووی پرشنگدار لە ژیانی خۆیان کە ساڵانی خۆی بەخت کرد و خۆی فیدا کرد و قوربانی زۆری یاوە بەڵام دوجار بیرەوەریەکی جوانی بۆ خێزانەکە خۆی جێهێشت بێت ئێمە وەکو خێزانێکین کە یەکێتیانە ژیاوین کە ڕۆحی یەکێتیمان لە ناوە بووە ئەو یەکێتی و ڕوحە پیرۆزە لە ناو کوڕەکەمان دروست ببوو چەندێ تەمەنی مناڵ بوو کە 18 ساڵ بوو بەڵام مێشک و هزر و بیرکردنەوەی وەها بوو کە ئەو کوڕێکی ئەو نیشتیمانێ ئەگەر نەچێت بەرگری لە نیشتیمانەکەی نەکات کەواتای کێ بچێت ئەیودایە لە مردن مەترسا مردن حەقا بەڵام کەم بژی و کەڵ بژی من ئێستا ئەچم بۆ ئەو ڕێبازە ئەبێ براکە بێ ئەبێ هەرچی کوڕی گەنجی سلەیمانی بێ پاراستنی سلەیمانی یعنی مافی ڕەوای ئێمەیە یعنی نیشتیمانەکەمان پێش ڕوحمانە پێش گیانمانە اینجا زۆر جاروێنەی شەهیدانی پیشاندانی شەڕی داعش کە پێش خۆی شەهید بوون ڕوحیان شاد بێ ئەویدایەگە ڕۆژێک هات وێنەکەی منیش ئاوا بڵاو بووەوە سەربەرز بە پێی ئەمە تۆ بۆ وا ئەڵێ تۆ بۆ شوێنێک ئەچی ناکوژدە هیچی لێ نایە ئەوی نەدایە ئەگەر شتێکم نابێ خەفەت خۆی تۆ سەربەرزی بەوە یعنی ئەمە من لەوە فێریوانەیەک بووم
کە زیاتر سوور بم لەسەر ئەم نیشتیمانم پارێزگاری لێ بکەم و بەردەوام بم لەم ڕێبازە و زیاتر کارکەمەکو ئێستا کە نوێنەری شەهیدانم لە کۆمیتەی سەرچنار و خزمەت بە کەسوکاری شەهیدان ئەەکەم و بەبێ ئەوەی چاوڕی هیچ بەرامبەرێ بکەم یانی من ئینشاءڵڵا هەر بەردەوامیش ئەبین و بەبازیمان بەرنادەین و بەڵێن ئەدەین بە ڕوحی مام ڕوحی شاد بێ و ڕوحی شەهیدانمان شاد بێ. دەستخۆش بێ پامێکی زۆر جوانە دووروژان کە هەمیشە ئەمە پەیامی ڕاستەقینەی کە سوکاری سەربەرزی شەهیدانە کە هەمیشە و بەردەوام ڕێبازە جوانەکەی مام بەجێ ئێنن هەمیشە دوای ڕێبازەکەی مام ئەکەون دو پەیامی خۆت بۆ حکومەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێوەکو کە سوکاری سەربەرزی شەهیدان ئەتانەوێت چی بڵێن؟ ئێمە تەنها پەیامان ئەوەیە کە حکوومەتی هەرێم و هەموو حزبێک کار لەسەر ئەوە بکەن خزمەتی کە سوکاری شەهیدان کەن مناڵی شەهیدان کەن وا هەز بکەن کە ئەوان ئەو خوێنیان بەخشیوە خوێنەکان بە فیڕۆ نەچووە لە هەموو دام و دەستگایەک لە هەر شوێنێک ئەچن با وجودیان هەبێ با ڕێزێکی تایبەتیان لێ بگیرێ با داواکاریەکانیان و مافەکانیان جێبەجێ بکرێت. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس بۆ وتەکانت مەمنون دەستخۆش. بەڵێ زۆر سپاس بۆ خاتو هێنجەوات کە بەڕێزیان وکو دایکی شەهید بڕوا کۆمەڵێک پەیامی زۆر جوانیان خستە ڕۆ. جا ئێستا من میوانێکی تر لەم بەشی پرۆگرام لەگەڵمان نابێت ئەوانیش زۆر بەڕێز کاک جەمال عەبدوڵڵا کە بەڕێزیان وەکو برای شەهید هەڵۆ لەگەڵمانە ئەبن پێمان خۆشە لە زاری خۆیانەوە وتی خۆیان بڵێن. کاک جەمال ئەگەر بیتە لای ئێمە سلااو لێبێت و بەیانیت باش بێت سەرەتا لەسەر ئەم ڕۆژە پێم خۆشە لە زاری خۆتەوە پەیام بنێری. سەرەتا درود بۆ گیانی بەڕێز مام جەلال، درود بۆ گیانی هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان، درود بۆ ئەو شەهیدانەی کە دروشمی کەمژیان و کەڵژیانیان کردە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان. خانەوادەی شەهیدان بە هەموو شێوەیەک ڕەنج و بەرهەمی خۆیان کە کوڕەکانیان بۆ پێشکەشیان کردووە کە ڕۆڵەکانیان بۆ پێشکەشیان کردو بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێنی خۆیان پارێزگاریان لە ئەم خاکە و ئەم نیشتیمانەی کوردستان کردووە. طبعاً خانەوادەی شەهیدان ئەوەی کە بۆیان بکرێت لە هەموو بوارێکە من بەکەمی ئەزانم لەبەر ئەوەی شەهیدان خوێنی خۆیان بەخشی، شەهیدان گیانی خۆیان کردە قوربانی بۆ ئەم نەتەوە و بۆ ئەم میلەتە. ئێمە لە سایی ئەوانەوە ئیمڕۆ ئەتوانین بە ئازادی و سەربەرزی بژین، ئێمە لە سایی ئەوانەوە توانیمانە بگەینە ئەم وەختەی کە ئاواتمان بوو هەرچەندە کەم و کوڕی هەیە هەرچەندە کۆمەڵێشتی لاوەچی ئەبێ بە تووشمانەوە بەڵام توانیمانە بە خوێنی شەهیدەکانمان بەو ڕووبارە خوێنی کە ڕشتومانە لە پێناوی ئەم خاکە یەکێتی نیشتیمانی کوردستان و خاچی کوردستان لە دەستی زۆردار و خوێنڕێژی ئەم نەتەوەیە بێنینە دەرەوە و ئینشاءڵڵا سەربەرزە بین و سەرکەوتووە بین. دەستەکانە خۆش بۆ ئەو تەجوانی کە گەیاندت. کاک جەمال تۆ لە بیرەوەری خۆتە وەکو ئەوی کە برای شەهید هەڵۆی ئەو یادەوەرە جوانانە چییە کە شەهید هەڵۆ بۆ خانەوادەکەی بۆ تەواوی کۆمەڵگە بۆ ئەو کەسانی کە توانیوانە قوربانیەکی باش بان یاخود خوێنی خۆیان ڕشتووە لە پێناو خاک و نیشتیمانە؟ طبعاً یادەوەریەکانی هەموو شەهیدێک هەموو تاچیشی ئەم کۆمەلگای ئێمە کە شەهید بووە یادەوەریەکانیان جوانن، یادەوەریەکانیان پیرۆزن. بۆ نمونە من کاتێک لە ساڵی 1970 چوم سەردانێکی شەهید هەڵۆی برام کرد لە دۆڵی ئاکۆیان، ئەو کاتە لەو سەردەمانە ئەو لەوێ پێشمەرگە بوو، ژیانێکی زۆر ناڕەحەت و زۆر بێژیانی ژیانی ئەبردە سەر بەخۆی وە خێزانیەوە کە هەردووکیان پێشمەرگە بوون. طبعاً کە سەیری وەزئی ئەوم ئەکرد ئەمزانی تێکۆشان و پێشمەرگایەتی و ژیانی پێشمەرگایەتی کە خۆم چەند جارێک پێشمەرگە بووم و بینیومە چەند سەختە، چەند ڕۆژانی خەبات سەخت و دژوارە بۆ ئازادکردنی ئەم خاچی کوردستانە. طبعاً یادەوەریەکان زۆرن، یادەوەریەکانی شەهیدان زۆرن، چونکە شەهید هەموو کاتێک لە دڵی کەسوکاریە بە هیچ شێوەیە گون نابێ، بە هیچ شێوەیە گون نابێ، بەڵام
کێشەکەی ئێمە لەوایە ئیمڕۆ ئەوەی کە ئەکرێت بۆ شەهیدێک شەرت خان و ئەرزە و موچە نییە کە ئەمە شتێکە هی هەموو تاکیشی ئەم کۆمەلگایە ڕێزگرتن لە خانەوادەی شەهیدان یارمەتیدانی نەگمادی معنەوی شەهیدان خانەوادەی شەهیدان زۆر زۆر شتێکی پیرۆسترە لەو شتە سەرەتایانی کە ئێمە باسی بکەین لە ڕووی ژیان و ماڵۆ. کاک جەمال زۆر بە کورتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان لێرە و لەوێ زۆر و بە بەردەوامی هەمیشە کاری کردو بۆ تەواوی کەسوکاری سەربەرزی شەهیدان لێرە و پەیامی تۆ چییە بۆ تەواوی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم مەکتەب سیاسی و هەم بە شێوازێکی گشتی ئەتەوێت لەو ڕوانگەیەوە قسەی خۆت بخەیتە ڕوو کە هەمیشە لە ئا سەروەریەکانی کەسوکاری شەهیدان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. من وەکو پەیامی خۆم داواکاریم ئەوەیە کۆمەڵێک ئاسانکاری چاک بکرێ بۆ خانەوادەی شەهیدان لەبەر ئەوەی شەهیدان وەکو عەرزم کردن شتێکیان کردووە کە بە کەم کەس ئەکرێ خوێنی خۆی بەخشیوە لە پێناوی ئەو وڵاتە خوێنی خۆی یاوە بە پارێزگاری لەو خاکە. ئەوەی کە من داوا بکەم لە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیاچوونەوە بکەن لە بار و گوزەرانی خانەوادەی شەهیدان و کەسوکاری شەهیدان چونکە بە حقیقەت ئەوەی کە لە تموحی خێزانی شەهیدان و دایکی شەهیدان و پەککەوتەی باوکی شەهیدانە هەیە لە تموحی ئەو خانەوادانە نییە و ئەو خانەوادانە بە حقیقەت ئەبێ خزمەتیان زیاتر بکرێت.